ئێمە هەموو کاتێکەڵێن قەیرانە ڕاستە قەیرانە موچە کەمە و لە کاتی خۆی نایرێ و یاخود لێبڕینی تا بەس کاتێک کە ئەبینی تۆ پێویستە ینی لە حاڵەتەکە کە پێویستەکە مەجبوریەتە ئەگەر لە ماڵی تۆ شتێ پارەتە ئەبێت تۆ بێ لەو کاتانە سەرفیکرد و بۆ ماڵ و مناڵ و بێگومان جەژن خۆی ناوی خۆی بەخۆیەتی ڕۆژی خۆشیە ڕۆژی شاتیە ڕۆژی برایەتی و کەسایەتی و پەیوەندیەکی تونوتۆڵە لە نێوان مسلمانانە پێویستەکە مسلمانان بەدڵێکی پاکەوە بەدڵێکی سافەوە پێشوازی لە ئەم جەژنە مبارەکە بکەن بە شێوەیە کە هیچ کینە و ڕقێ لە دڵی خۆیانە نەهێڵن ئەوانەی کە تۆزە نیگەرانیە کێشەیەک لە نێوانیانە هەیە بێوەریە ئازایەتیە کە لەم جەژناگردنی هەموو کەسێک ئازا بکەن یاخود داوای لێبوردن لە خەڵکی بکەن تاوەکو ئەم جەژنە جەژنێکی پڕ لە سۆز و خۆشەویستی و برایەتی بێت گەر بێت و ئاوڕێک لە وەک پێشتر ئاماژەم پێدا لە جەژنەکانی ساڵانی ڕابردوو زەمەنی ئێمە بدەیتەوە هەڵبەت ئەو کاتە جۆش و خۆشیەک و تام و بۆنێک و تام و چێژێکی تری تیابوو وەک لە جەژنەکانی ئێستا بەو پێەیە کە ئەتوانم بڵێم پەیوەندی کۆمەڵایەتی لە ئێستەیە بەهۆی پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کاڵتر بۆتەوە و ئەو جۆش و خۆشی و پەیوەندیە نەماوە ئەم جەژنە وەکو جەژنی قوربان لەگەڵ جەژنی ڕەمەزانە فەرقیە جەژنی قوربان حسابێکی جەژنی ڕەمەزان حسابێکی جەژنی ڕەمەزان لەبەرەوەی هیچ مناسبەیەکی تیانەیە کابرا بتوانێت 2 کیلۆ 3 کیلۆ گۆشت دەکڕێ بەئێستا لەگەڵ جەژنی قوربانە چاوی لە قوربانیە بتوانێت لەوە 3 کیلۆ گۆشتی کڕیوە کیلۆنیەکە کڕێ اینجا وەکوتر تەسیریش لەسەر مەعاشەیە مەعاش لە وعدوا بە لە 25 ڕۆژا بدرێت و 25 ڕۆژەکە ڕوا بۆ 40 ڕۆژ 40 ڕۆژەکەش بە لێبڕینەوە ینی تاسیری زۆر لەسەر خەڵک ئەم جەژنان ئەڵێ جەژن بە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار جەژن بە جەژنە سەیرەکەی نییە کاڵە بێت و کاڵبوونەوەی جەژنی یانی چی یانیەوەی هاتوو چۆ کەمترە بێت لەبەر چی مەعیشەت نییە ئەوە سەختە ئەوە سەختەوە لە ئینسانەکە ڕۆژانی جەژنی سم منێکی وەکو خۆم نفسی خۆم یەکەم ڕۆژ ئیشناگەم دوم ڕۆژێمە ئێرەیشەکەم مەگەر ساڵانی کە زووتر باشتر بووین هەڵمان باش و ژیان باش و هەموو کەسێ لە ژیانی باش و هە چوار ڕۆژەی جەژن ئیشی نەکردووە چوو دێنی ئەم ئەویە کرد و سەیرام سفای کرد و دایمە باخەڵی پڕ بوو باخەڵی بڕوو ئێستا ساڵ بە ساڵ وەکو تەماتێ ئاوە بیگوشی بماگوشی ئەومان لێت و جەژنمان لا کاڵە بێتەوە خۆزگەمان بە جەژنی مناڵی زەمانەی ئەو ساکەی ئێمە ئەو دڵمان خۆش بوو تێر و پڕ بووین هەموو شتێک مەزبوط بوو.